ئەمڕۆ 40 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەنفالی بارزانیەکان بە تایبەتی ئەو کارەساتە گەورەی کە لە 31 تەموزی 1983 بەسەر ناوچەی بارزان و بارزانیەکاندا هات. بەڵام تا ئێستا کۆمەڵێک کەیس هەن کە بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. حکوومەتی عێراق لە بەرامبەر ئەم کەیسانەدا بەرپرسیارەتی خۆی جێبەجێ ناکات و هەروەها کۆمەلگەی نێودەوڵەتی ڕۆڵی خۆی بەرامبەر بە جینۆسایدی گەلی کوردستان و ئەنفالی گەلی کورد لە درێژایی ئەو ساڵانەدا جێبەجێ نەکردووە. هەوڵەکان چین و بۆچی بم شێوازە لەگەڵ ئەم پرسەدا مامەڵە دەکرێت. من زیاتر قسە دەکەم بەڕێز خاتوو عەدالەت عومەر نووسەر و هەروەها لێکۆڵەری بواری جینۆساید لە ستۆدیۆ لەگەڵمە. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. بۆچی تا ئێستا بەو شێوەیە کە ئەبێت کۆمەلگەی نێودەوڵەتی ئاور لە پرسی کورد و جینۆساید بداتەوە ئاوڕی نەداوەتەوە نەهاتۆتە سەرخەت لەسەر ئەم بابەتە؟ ئەمە ئەرکی کێیە کە بتوانێت ئەم لایەنانە ئاگادار بکاتەوە بە جیهانی بناسێنێت؟ زۆر سپاس. پێش هەموو شتێکی منی سەر و ڕێز و نەوازش بۆ قوربانیانی جەنۆسایدی بارزانیەکان دادەنوێنم و هیوادارم بتوانین بە هەمومان بە هەموو لایەنەکان هەوڵ بدەین بۆ ئەوەی بتوانین بە ماف و ئیمتیازاتی خۆیان بگەن و ئەو قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە. بەنسبەت بە نێودەوڵەتیکردنی کەیسی جەنۆسایدی گەلی کوردستان من پێم وایە زۆر لایەن هەیە کە لەم بابەتە کەم تەرخەم بووینە بەڕاستی. یەک خودی کۆمەلگای نێودەوڵەتی وەک بەرپرسیاری سەرەکی کە ئەو لە سەردەمی جەنۆسایدی گەلی کوردستان پاڵپشتی حکوومەتی عێراقی دەکرد بە پێدانی چەک و هەموو ئەو جۆرەشتانەوە پەردە پۆشکردنی مەسایلی ئەنفالی جەنۆسایدی هەر لە فەیلەکانەوە بگرە بارزانیەکان و هەڵەبجە و ئەنفال کە ئەمانە هەر هەمووی پەردە پۆش دەکرا لەسەر ئەم بابەتە. وا بزانم بەرپرسیارەتی یەکەم ئەکەوێتە ئەستۆی ئەوان. بەرپرسیارەتی دووەم لە پاش ڕاپەڕین و ڕاپەڕینی گەلی کوردستان من پێم وایە لەگە دامەزراندنی حکوومەتی هەرێم و پارلەمانی کوردستان دەبی دەستگایەکی ئەرشیفی نەتەوەی بۆ دراسە و لێکۆڵینەوە لەسەر هەموو ئەو تاوانانە دانرابە. منومنتەکی یاداوەری لەسەر ئەم بابەتە دانرابە کە توانی بە بەبەرچاوی دنیاوە هەموو ئەو وەفدانەی کە دێن سەردانی کوردستانەکان بۆیان ڕوون کاتەوە کە لە کۆتاییەکانی سەدەی 20م کورچی بەسەر هاتووە. یعنی لە دوای پرۆسەی ئازادی عێراقیش هەموو ئەو وعدانەی کە ئۆپۆزیسیۆن لە کۆنفرانسەکان لە کۆنگرەکانی سەلاحەدین و نەجەف و ئەوە بریتانیا کە دایان بەڕاستی ئەمە نەیانتوانی هیچێک لەو خاڵانە بەرامبەر بە کورد جێبەجێ بکەن و سەرەکی تریشیان مۆزوعی جەنۆساید بوو. لە قانونی ئیدارەی کاتی دەوڵەت کە مادەی 58 دیاری کرا یەکێک لەو هەنگاوانە ئەوە بوو کە سڕینەوەی ئاسەواری زوڵم بیت لە سەردەمی ڕژێمی بەعسۆ بتوانم بە زووترین کات هەموو ماف بۆ خاوەن مافەکان بگەڕێتەوە. ئەمانە هەر هەمووی بەرپرسیارەتیەوە لە پاش پرۆسەی ئازادی عێراقیش من ینی ئیشارە بەوە بکەم باسی گۆڕە بە کۆمەڵەکانتان کرد لەو تەقریرە. من پێم وایە لە پاش پرۆسەی ئازادی عێراق هەتا مانجی 5 ینی لە 94 هەتا مانجی 576 گۆڕی بە کۆمەڵ دۆزرایەوە. هەتاکو ئێستا لە 100 موقع 301 گۆڕی بە کۆمەڵ هەیە. لەو 300 کە 180 پشکی کووردە، یعنی 180 گۆڕە بە کۆمەڵەکان لە 14 پارێزگای عێراق گۆڕی بە کۆمەڵی کوردەکانە کە هەتاکو ئێستا کاری لەسەر نەکراوە و ئەمە نەبوویتە خەمی حکوومەتی ناوەند. ینی زۆربەی هەر زۆری کێشەکانی کورد لە ئاستی بودجە و نەوت و پێشمەرگە و هەموو ئەو مافە هەڵپەسێردراوانەیە. بەڵام گرنگترین مافەکان کە پاکتاوی ڕەگەزیە مادەی 140 هەروەها مەسەلەی جەنۆساید و قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیان هەتاکو ئێستا بە شێوەیەکی بەرچاو نە لەیان حکوومەتی عێراق نەهاتوتە گۆڕەوە. من پێم وایە وەفدی دانوستانیش دەبی ئەمانە بکاتە یەکێک لە خاڵە سەرەکیەکان لە ڕێزی بودجە و پێشمەرگە و نەفت. باشە خاتوو عەدالەت، گۆڕی بە کۆمەڵ بە بەڵگەی تاوان دەناسێنرێ لە ئاستێکی نێودەوڵەتیدا، بەڵگەیەکی دانپێدانراوە کە باس ئەتوانێت لە ئاستی دنیادا باس لەو کارەساتە بکات کە بە سەر ملەتێکدا هاتووە. هەرمی کوردستان تا چەند دەتوانێتی کەڵک لەم بابەتە وەربگرێت و چەندە گرنگە ئەو گۆڕە بە کۆمەڵانە کە بۆ زیندووکردنەوەی کەیسەکان و وەگەڕخستنەوەی جارێکی دیکە و بابەتە لە ئاستی نێودەوڵەتیدا بە پێی یاسا مامەڵی لەگەڵدا بکرێت. خۆی مەسلەی گۆڕە بە کۆمەڵەکان یەکێک لەو کەیسانەیە کە بەڵگەنامەی ینی بینراوە، بەڵگەنامەیەکی بینرا و سەلمێنراوە کە لە سەردەمی ڕژێمی بەعسگەلی کوردستان چی بەسەراتوە. من پێم وایە نەمانتوانیوە ئیسفادەیەکی زۆر لەم کەیسە بکەین وەکو کەیسێکی تاوانی بینراوی سەلمێنراو.
لە دادگای باڵای تاوانەکانی عراق نێزیکەی 300 ڕووفات ئامادەکرا کە فەحسی DNA بۆ کرابوو بۆیە بزانن ئەمە پەیوەنددارە بە کام کەیس و ئەوە چونکە کورد 6 کەیسی جەنۆسایدی هەبوو لە دادگای باڵای تاوانەکان 4 ئێعتراف پێکراوە و دووشی تاوانی دژە مرۆڤایەتی و تاوانی جەنگ هەژمارکرایە. ئەمانە من پێم وایە ئێمە کە دەڵێن 182,000 ئەنفال کراو 8,000 بارزانی نێزیکەی 10 هەتا 20,000 فەیلی و هەڵەبجە 5,000 کە زۆربەی هەر زۆری کوژراوەکانی هەڵەبجەش لە گۆڕی بە کۆمەڵەکان شێردرانەوە لەبەر ئەو بارودۆخی کە لە ئارادا بوو. ئێمە هەتاکو ئێستا نەمانتوانیوە لەو مەجموعی کە نێزیکەی 200,000 کەس بەسەرەوە پێک دێنێ نێزیکەی 4,000 تەرم نەگوازراوەتەوە بۆ کوردستان بۆیە دەتوانین بڵێن نەمانتوانیوە سوودی لێ وەرگین. ئێمە نەمانتوانیوە سوود لە کەیسەکانی جەنۆساید وەربگرین وەکو ئەوەی هۆلۆکۆست جوولەکە لە هۆلۆکۆست وەریگرت و دەوڵەتی پێدامەزران. ئێمە تەنانەت چ پێش ڕاپەڕین و چ پاش ڕاپەڕێنیش تەنها دەستکەوتی کە کورت هەیبوو ئەم کەیسانە لە دادگای باڵای تاوانەکان چارچەوەیەکی یاسایی قانونی وەرگرت و دەبی ئیشی لەسەر بکرێ بۆیە بتوانین وەکو بەڵگەیەکی تەواو کە بەردەستمانە لە ئاستی نێودوڵەتی بە جەنۆسایدی باشە. کارەکە چی بۆ نەمانتوانی وەکو پێویست کەڵکی لێ وەربگرین؟ بۆ نمونە میلەتی دیکە هەبوونە ژمارەی کەمتریان کارەسات بەسەردا هاتووە بەڵام پلاستێکی زۆر گەورەتری نێودوڵەتیدا کار لەسەر کەیسەکانیان کراوە. وەروەها ئایا نەبوون ئەندامی باڵای دادگای تاوانی نێودوڵەتی کاراق ئەندام نێتیایدا هۆکارە بۆی کە نەتوانرێت کار لەسەرم بابەتە بکرێت؟ خۆی کوردستان لەبەرەوەی دەوڵەت نییە و نوێنەری لە نەتەوەی گرتوەکان نییە و لە سەرەتای قسەکانیشم ئاماژەم بە کۆمەلگای نێودوڵەتی کرد. کۆمەلگای نێودوڵەتی من لەو ئەخیرانە کتێبێکم ئامادەیە ینی لەبەردەستی چاپە باسی بێدەنجی نەتەوەی گرتوەکانەکەم لە سەردەمی جەنۆساید و دوای جەنۆسایدیش. ینی ئەوانە تەنانەت نەک لە کاتی جەنۆساید بەڵکو لە دوای جەنۆسایدیش ینی بێدەنجیان هەڵبژارد لەسەر ئەم بابەتە. مەسەڵەن وەکو ئەوەی جەنابەت باسەکەی زۆر جێگایت کە هەبووەکی کوردیش بەسەری نەهاتیە وەکو مەسەلەی بۆسنە هێرزۆگۆین ینی ئەوانیش لە ئاستی نێودوڵەتی خودی بیل کلنتۆن مەسەڵەن تەداخلی کردیە. کورد هیچ کاتێک لە ئاستی نێودوڵەتی ئەو پاڵپشتی وەرنەگرتیە تەنها لە چەند وشەیەک کە بەڵێ کورد مەعاناتی بەسەرهاتیە بەڵێ شاخەکان دۆستی کوردن ینی هەر لەو چارچێوەیە داخلاوەتەوە و ئێمە نەمانتوانیوە وەکو کەیسێکی تەواوی جەنۆساید کە بەسەرگەلی کوردستان هاتیەوە 4 ئاعترافی جەنۆسایدمان لە دادگای باڵای تاوانەکانی عراق هەیە نەمانتوانێت سوودی لێ وەرگرین. ئەم کەم تەرخەمیاش بەڕاستی یەکەم دەگەڕێتەوە بۆ جێبەجێنەکردنی عەدالەتی ڕاگوزەری عەدالەی ئینتقالی دادپەروەری ڕاگوزاری لە عراق و لە هەرێمی کوردستانیش چونکە دادپەروەری ڕاگوزەری عەدالەی ئینتقالی 5 بنەمای سەرچی هەیە لەسەر ئەو بابەتە. یەک قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کە سوکاری قوربانیانە، 2 دانانی مەنەمەنتی یادەوەریە، 3 بە موسساتیکردنی دەم و دەستگاکانەوە ئیلە ئاخری ینی کە ئەوانە گرنگترینیانە. ئێمە کە دادپەروەری ڕاگوزەری نەهاتە دی ناتوانینە کەیسەکە لە ئاستی نێودوڵەتی بە جەنۆساید بناسیینی نەدەتوانێت. ئێمە ئیشمان کردووە ئیشکراوە لە ئاستی زۆر لە وڵاتان وەکو نۆروێژ وەکو هۆڵاندا وەکو کەنەدا وەکو سوێد ینی ئەمانە و مەجموعەیە تریش باس لە کەیسەکانی جەنۆساید لە پارلەمان کراوە بەڵام ئەمە تەنها وەکو قەرەبۆیەکی معنەویە هیچ قەرەبۆیەکی مادی ناگرێتەوە. تەنانەت حکومەتی عراق هەتاکو ئێستا وەکو قەرەبووی معنەوی نەیتوانیەوە داوای لێبردن لە گەلانی عراق و گەلی کوردستان بە تایبەتی بکە کە لە ماوەی 35 ساڵ حکمی دیکتاتۆری بەعس دووچاری جەنۆساید هات. زۆر سپاس بەڕێز عەدالەت عومەر نووسەر و لێکۆڵەری بواری جینۆساید لە کوردستان 24 لەگەڵمان. زۆر سپاس.